لەگەڵ هاتنی وەرزی هاوین و بەرزبوونەوەی پلەکانی گەرما ژیان لە دەرەوە بۆ زۆرێک لە هاوڵاتیان سەختتر دەبێت. هەرچەندە ڕێنماییە تەندروستیەکان جەخت لەوە ئەکەنەوە کە هاوڵاتیان لە بەرکەوتنی ڕاستەوخۆی تیشکی خۆر خۆیان بپارێزن. بەڵام لە بەرامبەردا ژمارەیەکی زۆر لە کرێکاران بژاردەیەکی دیکەیان نییە جگە لەمانەوەیان لەسەر شەقام و شۆستەکان بۆ دەستکەوتنی کاری ڕۆژانەیە. ئەو کرێکارانەی لەسەر شەقامەکان ئەوەستن ئاماژە بەوە ئەکەن کە نەبوونی شوێنێکی گونجاو بۆ چاوەڕوانیکردنیان کاریگەری ڕاستەوخۆی لەسەر تەندروستی و توانای کاریان هەیە، بەڵام لەبەر پێویستی و دابینکردنی بژێوی ژیانیان ناچارن ئەم دۆخە قبول بکەن. لە ساڵی هەشتامان شەشتان بووم لە بەلەدیەی 2019 تەقاعد بوومە. بەخۆشتەسم زانم بار و گوزەرانی معاشی ئێستا کۆ ئەگەر جوولەکەت نەبی ئیدارەی ناکە. ڕۆژانە چەند سەعات بێرێت؟ لە 8 سبەینی لێرەما هەتا 6 نوێی ئێوار لەبەر ئەو ڕۆژێ لەبەر ئەو ڕۆژێ جار بەجار ئەگەر تەحملم نەمینێ بازم بچمە و بەری بەردارەکان نەفەسم تەنگ دەبێتن ئەو هات تاسیر لەسەر سەعات نەکردێ گەرما؟ تووشی زەختی بووم، تووشی سوکەری بوویمە، تووشی خۆدەی بوومە. 5-6 دەرد عەمەلیاتی فەقەرات پشکێشم کردیە. دکتۆر چ دەرێ؟ دکتۆر ناپێی نارێ مەسوول بەر گەرمای؟ بەرێ وەڵڵا گوتی بە هیچ نەوعەکی نابی ئۆتۆبوس. کەسشم نییە. ئەگەر هیچ نەکەی دەژی؟ ئەگەر هیچ نەکەم ناو. نەوەڵا دوونەی نەچوومە ئیشێ نەمبوو پارێ بەجێ بێرمە مارە. 25 ساڵ دەگەشتەکەی. ئەلە لەولەکە دیلانی. ساڵانە لەگە وەرزی گەرمای لەسەر جارێ دەکەن چاند خۆتان دەپارێزن؟ وەڵای پاراستنەوە خوا ڕۆحمان پێ بکە. چەند سەعات لێ دەڕۆژە؟ وەڵای 12 ساعات 10 ساعات 8 ساعات و 10 ساعات ئەو هەڵە. هەست بە ناخۆشیەکە، هەست بە نەخۆشیەکەی، هەست بە سەرسوڕانیەکەی، هەست بە هەموو شتێکە دەکەن. زۆرش مردن. زەڵتە لێیدا، زەڵتەی مێشتی لێیدا. لۆنانە مام عەزیز چەند کەسیکە؟ هەزار ڕەحمەت لێ. بەڵێ. شەکێن بۆ چێ بەسەر؟ وەڵا هەر مەجاریکردنەوە شتێکەکەی. ڕۆژانە خەڵک دێ لۆیان؟ الحەمدوللا بایەوە دێ لە خوای بەزیادی. بەشێک لەوانەی بە شێوەیەکی بەردەوام لەسەر شەقامەکان دەمێننەوە ئەو کرێکارانن کە ئاوەڕووی ماڵان پاک دەکەنەوە و لەو شوێنانەی کە لێی ڕادەوەستن هیچ جۆرە سێبەرێکی لێ نییە. هەندێکیان تەنها پارچە کارتۆنێکی بچووکیان لە بەردەم خۆیان هەڵواسیوە بۆ ئەوەی خۆیان لە بەرکەوتنی ڕاستەوخۆی تیشکی خۆر بپارێزن، بەڵام ئەو سێبەرە بچووکە ناتوانێت بەرگری لەو گەرما توندە بکات. لەوانەیە 20 ساڵیشە بێت. ئێستا بەرە وەرزی گەرمای دەچێت. خۆ لە گەرمای دەپارێزی ساڵانە؟ لە بن مەقەبای و لە بن ئەوان ڕادۆست. مەقەبابی سەیوانەوەکان سەیوانی بارانە. هەوی بای ڕاستێکەتی. ئەدۆ سەیوان گەورەکان؟ نارێ دانی سەوان. چێ نایێ؟ بەڵێ جێنایە دەرێ نابێ هەموو ئێمە چەند کەسن. دەرێ هەموو سەیوانە لێ ڕاستکەم کو دەبی نابێ. ئەگەر لەو گەرمای ئیش نەکەی دەتوانی بژی؟ کو دەتوانی ناتوانی دەبی شکەی تاسیر لێ دەکات؟ هەلی کو. ئەم کرێکارانە لە نێوان گەرمای تند و پەیداکردنی بژێوی ژیانیان بە ناچاری بە شێوەیەکی بەردەوام لەبەر تیشکی خۆردا دەمێننەوە. مانەوەی ئەوان لەم شوێنەدا ناچاریەک کە ڕۆژێک بە هیوای دۆزینەوەی کار دەست پێەکات و بە ماندووبوون و چاوەڕوانی کۆتایی دێت.